وڵای ئێمە وەکو سەحەب مۆتکەکان حەز دەکەین بەڕاستی شارەکەمان ڕاستە ئێمە چەند دەمێکە لە 2012 کۆمەڵە دوکانمان داخراوە مە پێمان خۆشە ئەو پرۆژێ تەواو بکەیت دوو بەشی تەواو کراوە بڵین لە لای مەڵبەندەوە تا ئێران لای سەموخانەی هاتووە لەو بینەش بەشێکی هەر هین کراوە خەڵک قەرەبوو کراوەتەوە ئێمەش حەز دەکەین ئێمەش قەرەبوویەکمان بۆ قەرەبوومان بکەنەوە شارەکە پێش بکەی و جوان بێ و ناو هایی بەشتێکی زۆر زۆر ناشنەوەتر لە زۆر خەڵک دێت ئەو پرسیار دەکە و شارە بۆ وایە ئێمە لە حکوومەت زیاتر حەز دەکەین ئەو پرۆژێ تەواو بێ و شارەکە جوان بێت و دوو سایدەکە تەواو بکرێت و ئەوکە بەڵام بە مەرجێک ئێمەش تێدا زەرمەند نەبین ئێمەش هەمانە نیمانەوە مڵکەمانێتتر خەڵکەیە لە دوکانی ئێمەدا بۆ مڵکی وەرگرتووە کابرا کرێچی ئێبە بووە مڵکیان لە جەماعەتی سناع بڕۆ سیرکە مڵکیان وەرگرتووە چەند لە مێژە سەهینی خوان ئێمەش ئەو هاماوینێتەوە شارەوانی تەمان دەبێت بڵێ کاکە وەرە ئێمە من ئەو مڵکەی تۆ دەڕۆخێنم دیکەمە جادە زۆر ئاسایی هێشتێکیەوە ئێمەش پێما خۆشە بەڵام شتێکی وان نەکات کە ئێمەش زەرمەند بین بابێ تەخمینیکەن ئەو مڵکە چەند دەکا قەرەبوو مام بکەنەوە قەرەبووی پارەیان هەیە پارەمان بدەنێ پارەیان نییە ئیتر مڵکمان بدەنێ شتێکمان بدەنێ ناکێ بەڕاستی ئێمەش پێمە ڕاستە پێمان خۆشە شارەکە جوان بەڵام لەسەر حسابی خەڵکەشی هاوڵاتینە منەوە مڵکە هەمووی مۆدە مڵکەمان هەیە تاپۆیە لەسەرمانەوە کە تاپۆیە بەدەڵ یاسایی چۆن ئێمەش وەکو یاسا پێمان خۆشە بکرێت. بەڵێ وڵای جام دوو سایت بۆ شارەکان بە تایبەتی شارە گەورە و قەڵەباڵغەکان شتێکی زۆر زۆر زەرورە بە تایبەتی ئەو دوو سایدەی شارێڕانیە کە کەوتۆتە ناو جەرگەی بازار و خەڵکی شارێڕانی ساڵانی کە چاوەڕێ ئەم دوو سایدێتەوە بێ بەڵام بەداخەوە جێگەی شەرمە بۆ دەسەڵاتێک و کە خۆی بە حکوومەت بزانێ ئەم دوو سایدی بە ساڵان بەجێ هێشتووە و چارەسەرێکی بۆ ئەم گرفتەی نەدۆزیوەت و ئەم دوو سایدی تەواو نەکردووە. سیمای شاری بە تەواتی بە شێوەیەکی زۆر خراپ ناشرین کردووە و خەڵک هەر چاوەڕێ ئەم دوو سایدا تەواو بێ و هەم ئەزمە و قەرەباڵغی لە ناو شارەکەیدا کەم بێتەوە تۆ بۆیە داواکارین حکوومەت بە خۆی دابستێتەوە ئەو پڕۆژانێکی هەنا و ویستی هاوڵاتیانی شارەکە لە بەرچاو بگرێ بە تایبەت ئەم دوو سایدێکی هەیە و زۆر زۆر زەرورە و شاری پێ دەکرێتەوە و بارودۆخێکی زۆر جوان بەسەر شارەکەمان دادێ. زۆر سپاس سەرەتا بەخێر بێن سەبارەت بە پرۆژەی ناو بازار دیارە و برادرانەی کە پێشمیش بە تایبەت کاکسەدار کە سەرۆک شارەوانی بووە و ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوەبەراتی شارەوانەکان هەوڵێکی زۆریان داوە مەسی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بەڵام گرفتی سەرەکی لە بەردەمە پرۆژەیە تەنها دوو حاڵەت بووە کە حاڵەتی سەرەکیان بریتە لە نەبوونی پارە کە حکوومەتی هەرێمی کوردستان تووشی و قەیرانە بۆ نەتوانراوە پارەی پێویست دابین بکرێ بۆ تەواوکردنی پرۆژەکە کە دەڵێن تەواوکردنی پرۆژەکە خودی قیرکردنی پرۆژەکە ناوەسی ئیستیملاکردن و پارەی ئەو خەڵکەی کە مڵکەکانیان بەر ئیستیملاک و بەرجات دەکەوتووە دووەمیان هەندێک لە خاوەن مڵکەکان قەزەکان چۆتە دادگا چونکە بە ئیستیملاکی ڕضایی ڕازی نەبوون ئیستیملاکی قەزاییان بۆ دەکرێت ئەو دووسەوە بە ڕئیسی هەبووە ئینشاءالله ئێمەش لە هەوڵدا دەبین هەچی لە تواناماندا بێ پێمان بکرێت بە تەواوکردنی ئەو پرۆژەیە چکە بەڕاستی هەم شارەوانی هەم حکوومەتی دەڤەرەکە هەم حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی گلەیەکی زۆری هاوڵاتیان بۆ تۆ لەسەر جێبەجێ نەکردنی ئەو پرۆژە لە کاتی خۆیدا نازانم ئەوە چکە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان و تەرخانکردنی ئەو پارەوەیە کە گوتم ئەگەرنا ئەمن تەواو هەوڵ دەدەم لەگەڵ دادگا کە بۆی ئیشەکان بەسەرەی بڕوا بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە مەبەستی قەرەبووکردنەوەی هاوڵاتیانەیە کە زەویەکانیان بەر ئیستیملاک کەوتووە ئەگەر حکوومەتی هەرێم پارەمان بۆ تەرخان کە بۆمان داوین کە لە ئایندەیەکی نزیک بە دڵنیاییەوە پرۆژەکە جێبەجێ دەکرێت و کۆتایی پێدە.